دەزانن سەدان جۆری جیاوازی تۆنی پێست هەیە. ئەوانی کە سپین دەیانەوێت لەبەردەم خۆردا کەمێک خۆیان برۆنزی بکەن، ئەوانەشی کە ئەسمەرن بەدە شتێکدا دەگەڕن کە کەمێک سپی ببنەوە. بەڵام ئەمڕۆ کۆمەڵە چیرۆکمان هەیە کە ئەوان بە تەواوەتی سپین، قژ و برژانگ و پێست و هەموو شتێکیان زۆر سپی. مەژوای کردووە لە نێو کۆمەڵگادا کەمێک نامۆ دەرکەون، بۆیە وای کردووە ژیانیان جیاواز بێت بەهۆی ئەو حاڵەتەی کە هەیەە. لەگەڵمان نابن بزانین ئەم کەسانەکیان. خۆتە پێ جوانە؟ چیا؟ جوانیت؟ چیا جوانە؟ تۆ؟ ئەمن؟ ئەلحەمدولیلا خوا دروست کردووە، خوا نێعمەتی هەمووی جوانە. هەموو کەس جوانە. منیش؟ چیا؟ منیش. ئیتۆ؟ باشتری ئەلحەمدولیلا. کە دەبینێم هەر شت ئەگەر طەبیعی نییە پێم سەیرە هەر تەماشەی پێ دەکەم. مکیاجیش هەیە؟ ئێ دەرێم بە مکیاج جوان. ئەی کوڕ چی بکە؟ کوڕ؟ لە دووی ئەوە دەگەڕێتن لە دووی جوانەکە. ئێستا کوڕ دەگەڕێت زیاتر لە ئەوان بەس خۆیان جوان ناکەن. بابا ئێستا زیاتر لە کچەوان وایە کوڕی ئێستاش خۆی جوانەکە. ئەڵە من نیک بنیا مشکلم هەیە لەگەڵ پێست و ڕوخساری خۆما بە بۆنەی خەڵکەوە. خەڵک بە نوع سێرمەکە. لا والله هیچ مشکلم نییە و الحەمدولله و شکرەوە خوا خەڵقمانی کردیە و ئەلف الحەمد. تۆزە سپیتر تۆزە ئێسمەتر. نا بلال حەبەشی چی بڵێ فەقیرە؟ ئەی من چی بڵێم؟ لا مکیاج هەیە لەوتە مشکلە نییە. من حەلم کردو یەک تۆز خۆم سپی کردێتە تۆزە لەوە ڕۆشترم. السلام عليكم. شلونك كاك باشي حال سلامتي؟ دنگو باستت. سپاسك مريضي. هر لش صاخ بيت خليكي شي لكي وليري. والله مسبنا ساعة حبديني كوانا. يترتا بينزوني يواري خير شو يشانين عودان وبجار ويتركم ولا يشتي كشا. باشا حزكم جاره بيجوي كدس بين بوي يجنيا برسر مي طبعا. بس بيجو حزكم اگر خود بكرتي بناسيني ديار كيا بوشي جیاوازە لە خەڵکی تر و چی ئەکەیت ڕۆژانە؟ من دیار ناسح وەکو خوێندنم تاوان نەکردیە بەڵام وەکو جیاوازی ئێمە وەکو ڕەنجی پێستمانە وەکو پرسمان چاومان کەواتە ڕێژێکی دیاریکرامان هەیە لە کەمبینین ئێتر ئەمە کەمتر دەبینین ئەوەش با بڵێن زیناتمانە ینی بە هەموو سەرسپیەکان بەو شێوازانە هیچ سەرسپێک نێ بڵێ چاوی تەواو کامل دەبینیتن ئیلا یعنی چاوی دابەزیە. باشە ئەوترێت لەژێر ڕووناکی زۆرە ڕەنگی چاوەکان ئەمن بە سوور شتی وا هەیە؟ بەخوای فلاشێکی لە تاریکی لە شەو کە لایتەکی بەقۆت لە چاو بداتن بڵێ قەت خۆتان تێبینیوەتان کردووە یان خەڵک تێبینیوە؟ بەخوای هەندێک جا باسییان کردێ بەڵام ئەو کاتێک کە با بڵێن شوان یاریمان دەکرد بە گزکەی ینی کە ڕووناکیش زۆر لە چاومان دەدا داگوت چاو سۆسۆرە یعنی تر هەست پێ دەکەینەوە. شتێکی کەشم بیستۆڵەن لە مناڵیەوە تاکو گەورابێ بە پی تەمەن ڕەنگی چاوی شانە گۆڕێت زۆر بەیان. ئەوە دێمە دیقەتم دابی هەموو سەرسپەکان چاویان شینە. هەمووی دەگمەنی هەیە تەسەوڕ ناکەم چاوینەوە عشکە بتن بەڵام دەگمەنی هەیە چاوینەوە عشکەبی هەچاویشمان دەزوورێتن بەدائیم هەتا لە فەحسی چاوی کێشەمانەوە دروست دەبی زۆر جار یعنی کەسانی ئاسایی بە یەک جار فەحسەکەی دەردەچی ئێمە جارێ 5,000 4,000 زاریش وێ هەناخێنیتەوە هەر چەمەند درێژ بگای دیاگە لەناو ئەم هەموو ڕەنگەیە
ڕەنگت نییە وڵی چ بکەین بۆچی ڕەنگەتی ئێرە جیاوازی. دڵبژار لەبەر ئەم ڕەنگانەیە یاخۆت حەز ناوەڵڵا ئیتر وەکو خودی خۆم ئەسڵ عەزم لە ئیشی مەشتری نەبوو بەڕاستی هەروەکەو بەڕێزان عەزم لە فۆتۆگرافەری و ڤیدیۆگرافەری بوو بەڵام ئیتر نەگونجا بۆچی وەڵا ئیتر چاو هەم سەبەبە دوێمینیشیان ئەو باڵێن کامێرەی باش و ئەوانە حتممە پارەی باشی لێتن تەمان ئەنی ئێستا ئەو هێشتا ئەوە هەر خولیاتە بۆمبایلەکەم باڵێم بایرەی تۆزەگرانم کڕێ بەزە بە خااتری وێنەگرتن و ڤیددیۆی ئێستا ینی هەر زانیاریەکانە دەکەم ینی بە ڤیددیۆی دەکەم و بڵاوی دەکەمەوە لە تیکتۆک و یوتیوبی ئەنی خۆت فێری ئەو کردو کە چۆن تەکنیکەکانی وێنەگرت خۆشم گونجاندێ لە بەرێ من گوڵی شای دەرفەتێکی باش ئەم حەزم لە ڤیددیۆیە حەزم لە ڕسمیە زیاتر سروشتیش نەک ئینسان بەس چییە؟ چکە لۆ سروش ینی سروش هەمیشە ئەوەی جوانی هەیە بەڵام کەسەکان نازانین کوور ڕاوەستی ئەو هادەکە نازانیان کێشت هەیە لەگەری زۆر ناخۆش هەر خاستن کەسەکە بەخۆی دەرێ باشە دەستم سلەکە ئەو دەستم لێ بەرە فۆتۆگرافەرەکەڵە لە چی بکەم ئیترەوە کێشە زۆرە حاتەن ئەمەش باتن دەمەوێت ڕسمی بگرم ڤیددیۆ بگرم حوزم لەگە دار و گوڵ ینی سروشتەی تەواوتەوە لە بندستی من لەوانێ نەتام هەموو شتە چی لێکوانە بکەم بەڵام تەگرگە بگونجێرەگەری ئەش ژیان بۆ کەسێکی وەکو ئێوە چۆنە کاڵم کەسی وەکو ئێوە مەبەستمانە بڵام ئەوە مەبەستمەیە کە ئێوە خاوەنی جوانێکی تایبەتن خاوەنی شێوازێکی جیاوازترن وەڵاهی لۆ ئێمە قوڕسترە هەم لە گەرمی لە بۆمە زۆر کێشەیە بە تایبەتی ڕۆژی ڕاستەوە خۆ کە هاتی خەمیسم لەبەر بووە دەست و شتمان زاروێ ینی ئەگە گەرمایەکە زیاد لە حەدبیتن دەستێتن ینی هەز بە سوێرنەوەکو ژانەشی ناخۆش دەکە لە شەوێ وەکو چاویشمان عاتن چاومان کەمتر دەبینیتنەوەشتەشی تەبیعی هەموو دەزانیتن شتەکە زگماتشە هیوا هەیە لۆنمە دەڵێت لە کە تاوا گەورە بوون هیچکە نابین و ئیتر هیوا هەیە دەرێ چەند ساڵەکە ئیتر نا شتەکە وەچی کەسانی یاسایی کامە چاومە لە نیوەی دەستی بێکردەوە کەسی یاسایی سەبسە بە مڕۆتی زەمن ئەوش زعیفتر دەبیتن کوی بەڕێستان و یە کەسەی دیکەش سەبسە زعیفتر دەبیتن بە مڕۆتی مادیبوونی چاو و ئیشکردن و ئیترا ڕووناچی زۆر و مادیبوونی چاو هەم چاوەک بەرەو زعیف بوون دەڕواتن باشەوتی کێشم لەگەڵ کۆمەلگای هەیە زیاتر خەڵک چۆن مامەڵ لەگەڵ ینی کۆمەلگا هەر شتێکەگەر لات و لۆن با بڵێن بەستنیشت لێ ئەو ئیشەی کە دێ ئیشە حەزش لە ئیشەکە لەوانی معلوماتشت هەبیتن لەسەری بەڵام کەمی چاودیتنەکەت کێشەیە بەڕاستی لە بۆ ئیشەی لۆ لەبەرەوە ئیشە لە کاتەکە تو ئەو دارەی بژاردەکەی پێویستە تو هەمووی ببینی کە چێندەری جیای تێدایوەیە ئەمە یەک بەخۆم چکە تەرکی زیاتر دەدەمێ دەیبینم کێشەم نییە بەڵام لەوانەیە هەیە هەر وەکوم سەرسپێت چاوی هەندێک کەمتر دەبینی هەشە لە من کەمێک زیاتر دەبینی یعنی تۆزێک ئەوەی هەیە باڵانسەکی تاوتەواو نییە دەچێت ئیشە چلۆمە ئیتری شەکە ناداتێ بەڵام لە کاتێکدا لەمە شتەکە لە مەسلحەتیوانە تا باشە و عیبت نییە و کێشە تێ مۆزۆی ژنێنان ئەویان بۆ وەڵا بخۆی کۆمەڵگا عاتەن کێشەکە لە زۆر دەبین هەر کەسێک کە باسی هاوسەرگیری باسی خۆشەویستیەکی ڕاستە خۆڵین ڕوخسار گرنگ نییە ئەوە گرنگ ڕاز نییە وەڵا ئەسلی هەموو پارە و لە پاشان زوانیە نەک بڵێم یانی بخۆم تەجروبەم کردبێتێنێ بەس زانم ینی زروف و زەمانەکە بەو شێوازەی لات هەیە لە ئەزمموی دەیان برادریش ئەوان چی بەس من زۆر تێبینیم کردو زۆر بیان ژیانی هاوسەرگیریان پێکێناو تەنانەت خاوەنی کاری خۆشیانن 1970 کوردستان هیچ هاوسەرگیریەک بەدڵی خۆیان نییە ئیتر کچە لۆنم لە لەوانەیە هاوسەرگیری بکە لەوەی بڵێ ها نەمینێمەوەی حەق خۆشتی کوڕە لەوانەیە لە ماڵی مێشیان من چەندی برادرم هەیە هەر پێیان گوتە ژنی بینە لۆشی نانی چ حیبتە نازانم چوتر بە تەوزی ژنیان پێینە ئێستا پەشیمانە ئەی تۆ سەژنە نێنە نەمهینە شڵە بۆ کاتی خۆی باشە لە زۆر شوێنی تر بینی و مامەسەل لە جیهانە ئەو کەسانە یەکتریە دۆزنەوە بە دوای یەکتری ئاگەڕێن و زۆرجا پرۆسی هاوسەرگیری لەگەڵ یەکتریاکەن کە هەردووکیان بە هەمان شێوان ڕاست ئیترە شتانە ژۆڵا ڕووداتم بەڵام هەموو شتە حەسەب گونجان و حەسەب کات و حەسەب شوێنە ئیتر هەندێک جار هەیە کەسەکە هەیە پارە نییە هەندێک جار پارە هەیە کەسەکە نییە هەندێک جار هەیە پارە و کەسەکەش زاروێ شوێن نییە ئیتر ئەوان هەموو هۆکارە لە هەم گەنجە شوان نەک لە بۆمە حاتم بەس ئیمە قوڕسترە زەحمەتترە هەم کەس جاروێکسەکە پێت ڕازیە ماڵی بابیان ڕازین جاروێ ماڵی بابیان ڕازیەکسەکە ڕازی ڕویاوە لە ژیانتە لە خۆ من ئەچکەمە هەڵ ژینی نام نەدەیات ئێستا
تەماشنی جارە وڵی مێشتیان بردیمە بەزارێ. باشە بەشێکی گشتی چۆن ژیانەکەی ڕۆژانەی خۆت بە چێو خەریکەکەی چ شتێک زۆر قورسە تاوان جگە لە بابەتی ئیش چ شتێکیش زۆر خۆشە لە بەرەوەی مەسەلەن هەموو شتێک باش و خراپی هەیە ئەنێ وڵی من ڕۆژانە خۆم هەر بابڵم بێرە خەریکم تاوا یعنی تەرکیزی خۆم لێرەدانەیە لۆ چکە لە بەرەوەی ئێستا من لەگەلەوەی تەواو ورنەبمەوە هەوڵ نەدەم سە بزانیاری فێر بم دەکا من هیچم نەکرد ڕاستە هەندێک شتێ لە ناو ئیشەکەی بە من ناکرێت لۆ نمونە ئەو دارە لەگە ئەو دار یعنی ئێستا هەروو جەهەنەمیە بەڵام ئەگەر لە ناکاو بهینە پێشە من یان لە ناکاو بیبەکەن کەسە چکێت چاویەکەم دەبی تەرکیزێکی تەواو بدە جاروێ ناتانی لێکیان کاتەوە کە دەشزانی هەردوو یعنی نزیکن لێک لۆ لە بەرەوەی چاویمە وەکو چاوی بەڕێز یان وەکو چاوی کەسەکی دیکە تەرکیزی 100% نییە لە ڕێگای پەلک دارەکەی بناستەوە زۆر جار هەیە خەڵک پرسیار دەکە کاک دارە و دارە یعنی باڵمە زانیاریم لەسەر دارێ بدێ جاروێ یعنی معلومات تەواو لەسەر دارەکەی هەیە یعنی ناتانم پەلکێ لێک زیاکەم بزەبط ئەو دەیان نچکە لۆ هەر جەهەنەمی لۆ منە چەند نوعی هەیە 6 نوعی هەیە با بڵێن دەی هەیە داری لۆ منە زامبیا دوسێ نوعی هەیە پەلک ڕەشی هەیە پەلک کەسشی هەیە هەتا هەندێکیان ئێستا سپێکەشی پێەیە بۆ ئەویشان کە ئەبلەقی پێ دەرێن لۆ منە جێفیل دوسێ نوعی هەیە دایری دیکەمان هەیە دوسێ نوعی هەیە یانێت و زاروێ دویان دەزانی بەس ئیسێن پەلکەکەی جیایە جای ناکەێت چێشە لۆ دروست دەبی زۆر زێتمان دای هیچ پامێکی هەیە بتێ بە کەسێک بە کۆمەڵگا بە شێوازێک لە شێوازەکان پێ بگەێنی وەڵای من وەکو خۆم پێم خۆشە سەرەتا حکوومەت حکوومەت کاگە دەست پێش خەر بوو لۆ ئەوەی کە یارمەتی چینە چ تایبەت بداتن خەڵکیش ئیزبارن یا وەکو ڕێزەک یارمەتی دەداتن وەکو چاوی بەزەوی ئەوشتانم حەزم لێ نییە مەسلەی گوناحی بتم برێوەرە گوناح لە خۆ لێکانی شێ بکەم نەویشەی ناکەم بەڕاستی لە ماری دادەنیشمتەوە ئەگەر میلیۆنە چشم بداتێ بەزەگە 100,000 بداتێ بە حەق خۆم ئەمش حەقی ئیشەکەی بدەم ئیشەکەی دەکەم و تۆش متمانەت بە خۆت بەتاکید ئەمن مشکلم لەوەی نییە ئێستا 100,000 پێم بداتێ باشترە لەوەی 400,000 بە بەزەی بداتێ نامەوێ پارەیە تەسەوڕ دەکەم زۆربەی ئەو کەماندامانەوە ئەوانەی کە وەکو منیشن نانەوێتن دەستخۆشی واتار دوای ساڵێک کە بینیمیتەوە هەر لێرە بەڵام ئەم جارە بە کامێرایەکەوە هاتوێتی و فۆتۆگرافەری بکە ئیشەڵە وەڵڵاهی تر خوا گەورەیە چۆن کاک دیار سلامت بی سپاس بخیر سلامت بی سپاس پێ بڵم دوژمنی خۆر ئەڵەن دوژمنی خۆری بە تایبەتی تۆ ئەرێ وڵا دوژمندارین بە هاوینان بۆچی وڵی ها پیشتەمان ناسکەمە و ڤیتامینمان کەمە ئەگەر زۆر لەبەر خۆر بین هەمووی دەسوێتەوە پاشان ئەزیێتەی زۆر دەبینین وەک وایە کە سۆبەی لە بن پێبێ گەرم دادێ و سۆر دەبتەوە و وەکوستانەشی بە ئازاری سالبینیزم جۆری زۆرە پێم وایە تۆ OC8 وایە بەڵێ لە هەمویان کاڵتر لە هەمویان سپیتر ڕژنیامەتەکە کەم کەسەک نیتی دڵخۆشی بەوە نیە حەزەکەم لەسەر شتێکەوە باسکەم کە مناڵ بووم لە ناو عیلەکەمان پێیانەوتم ڕەشە لە بڕۆی من لە ناو خوشکبراکانم لە هەمویان زیاتر ئەسمەرکردن بەچوون بە جیدایکمەوە خۆمە شۆر بۆی کە سپی ببمەوە هیچت کردو بۆی ئەسمەر بی؟ نا بەزێ باڵێن جار بەجار لێم دەپرسن دەڵێن لە حیلەکەت بەزە تو وای ئەمیش دەرم ئەرێوەڵە دەرێن کو دەرێ مەڵای برایەکمێ دەرێ سوودانیا ڕەشە بیبینن نایناسنیانی ئەمن ئەو وەکو دەیکەمە گاڵتە دەرێن وەکو تەلەڤیزیۆن ڕۆژسپی قەدیمەکانی هەر بەڕاستی ژە ناوعیلەکەتان کەسیان نییەوە ناوە قژ ڕەنگ کردووە یان ویستوتە گۆڕانکاری بکەیت بەڵێ بە منداڵی جارێک خزمێکمان زۆری خۆش دەویستم و ئەمنی برد سبوغی کرد سەر و شتی سبوغ کردم وەکو تەلەڤیزیۆنی ڕۆژسپی بۆ عینن سەر نەوحاک دەست نەوحاک دەم و چاو نەوحاک پاشان بێ ئیسیفادەیە کە با بڵێن قژت هاتەوە سپیەکە دێتەوە ڕەشەکە دەڕوا چونچی لە بناغەوە هەر سپیە هەر سپی دێتەوە سپی و ئەو چاوی شین بەردەوامی چاو سۆری باش کاتێککە لە دایک بوویان با بڵێن مناڵ بووی سەردانی دکتۆرت کردووە دکتۆر چی پێوتی زۆر گەڕین بابم داکەم با بڵێن هەتا بام گوتی تەسحی هەرچ وێلۆی دەکەم بەس با بڵێن چاوی چاوتەوە ڕەنگەکە نا بەس بێ ئیسیفادەی لەبەرەوەی ویڕاستیە ویڕاستیش هیچ ئیسیفادەشی نییە و هیچ عیلاجێکی نییە پاشان گەیشتینەوە قەنەعاتی کە خوای گەورە کویدانایە هەرەوها دەبی
جا لە ئەزمموی خۆمەوە پێتەڵم کە مناڵ بووم و هەتا تەمەنی هەرزەکاریش ئەم مناڵان بەدەست ئەوەی کە پێیانەوتم ڕەشە پێم وایە ئەوش پێتان لە سوورە ئەمن بیدایەتی بەڵێ کەمەک لە دڵمان ناخۆش بوو بە ئێستا گەیشتیمەوە قەنەعەتی ئەگەر وەش برێن بە شێوازێک جوابیان دەدەمەوە دەڵێم ئەنگۆ پارەی دنیا لە مکیاجی دەدەن لەوەی سپی بن لەوەی وەکو منتان لێبێ بەس هەروچی نیشتان لێنە ئەمن هەر سپیمە ئەنگۆ هەر ڕەشە سپیش بەردەوام پاکتر دیارە و سەرێشەی کەمترە بەس ئەگەر با بڵێن مەسافەک سپیشتی پیسی زوو پێوە دیار دەبێ ئەمە لەوەی قچێک مشکلەمانێ ئەوەشیان هەیە ڕاست دەکەی باش باسێکی ژیانی خۆتم بۆکە چۆن ژیان بەڕێیەکەی لەگەڵ ئەلبینیزمە بەڕاستی لە کۆمەلگایمە قچێک ژیان بە زەحمەتە لەبەرەوەی ئینسانەکان زۆر لە دواون لایانی باشیان یەکجار زۆرە لایەنە خراپەکان باشەکانی بزر کردیە بە چاوەک سەیرە دەکەن وە دەزانن تۆ کەسێکی زۆر پێداویستیت دەوێت لە ژیان زۆر نەقوستانی تەیە لە ژیان کەچی لە ئەسڵدا وان نییە منیش وەکووانم منیش وەکووان ئاساییمە منیش وەکووان ژیان دەکەم وەکووان دەخۆم دەڕۆم دێم و لەوانەیە زۆر شت هەبی لە توانای مندابی لە توانەیوان هەردانەبی لە جێ ئەوەی کە تەشجیع بکەن دەستت بگرن وا مامەڵە لەگە دەکەن کە خۆت بە زەید بە خۆت دادێتەوە ئەو کێشانەمان زۆرە مەسەڵەن چۆنی یعنی با بڵێن زۆر جار هەبووە کە سواری پاسەشی دەبی یان با بڵێن لە جێشی دەڕۆی هیچ دەگۆڕی نییە من لە ژیانەکەی ئاسایی تاو لێ ڕاهاتینە کابرا تێشتا دەڕوە وەی کۆرە بم لۆت وەی ئەو شتت دەوێ ئەو کورە ئەوە لۆ هایە ئەو سەری سپیا ئەو چاوی زەعیفە یارمەتی بدەن دەستی بگرن تەواو دەست خۆش بی لە یارمەتی دانەکەت بەس نەک بەو شێوازەی کە شعور و هەستی ئینسانەکەی بەرامبەرت بڕیندار بکەیت بە جۆرێک نەبێت کە ئێوە هەست بکەن بەڵێ ناڵێم ینی نەگاتە ئەو حالەتی کە بە خۆم زگم بە خۆم بستێتەوە مەقسەم لەگەڵ دایکێک کرد ئەو کچێکی هەبوو ئەیوت خەڵک پێ مەڵێت ئەوە قژی نایلۆنە ئەوە توزانم بەچوەیە تۆ سوتاوە ئەو ینی باسیەوەکی کە فشارێکی زۆریان بۆ دەرونی ئەو مناڵە دروست کردووە لە ئێستاوە لە مناڵیە ئێوە چۆن توانیتانە بەسە بە تایبەتی بۆ مناڵ لەو بارودۆخەیە پێم وایە بە سەختترین بارودۆخ تێپڕە لە نێوژیانە بێگومان ژانێکی زۆر زەحمەت دەبی ئەوەی کە پاڵپشتە حیلەکەت کە سوکارە نزیکەکەت ئەمەش وەمان بەسەراتیەوە چەند جارێکیش گەیشتە و حاڵەتی ئەرێوە بەچەوە هەسپی بووی وەدزان شتەکە ینی لە دەسەڵاتی خۆتە نازان کە لا ئیرادیە و ئەوە شتەکە لەلایەن خۆی گەورەوە هاتیە ئەوەی کە لەو مۆزوعانە زۆر پاڵپشتتە و زۆر گرینگە کە سوکاری خۆتە کە لە هەموو بارودۆخێک پشتت دەگری و لە پشتدا و لە هەموو بارودۆخێک دەستت دەگری و جوابیان هەیە لە ئەو کەسانی کە ئەو نۆ قسانە دەکەن ئەوە براتەوەنیە بەڵێ ناوی چیە؟ ئامانج کاک ئامانج خۆیەک دەقەوەرە ئێرە چیتان پێڵێن کە بێکەوە ونیان بۆ بە کەسێک ئەڵێن ئێمە براین تۆزێک نزیک بەرۆلێ کەس قەنەعەت ناکە کە هەموو ئەوە برابین و هەموو جارێ با بڵێن پرسیار دەکە ئەگەر پێکەوە بین دەرێم ئەو برامە تەماشایەکی دەکەن درێن ینی وەتزان گاڵتەیان لەگە دەکەین کەچی کو ئەو براتە هێو برامە ینی شتەکە ئەوە خوای گەورە یەکی ڕەش دروستکی دەیەکی سپی دروست کردیە بەس ئەو هەر ئەسمەریشە نەک ئەوەی کەس گەنم ڕەنگ بەیاچیش گوتم دەڵێ سوودانی و ئەفریقیە کارە واش ناجگار دەست خۆ زۆر سپاس پاڵەوانێتی یاریکردن ئەوانە بەشێکی گەورەی ژیانە سەرکەوتنی زۆریش بەدەستێنا بڵێ یەک لە خولیای مناڵەکانمە کە ئاواتم بووە و هەوڵی شم لۆیدایە پێشی گەیشتیمە بەڵام بارودۆخ و ژیان لە وڵاتەی وەل لێ دەکە کە هەندێک ئاوات هەیە بیکێ قوربانی بۆچی ئەمن هەتا خێزانم نەبوو مناڵم نەبوو ژێم لێ نەبوو دەهاتم دەڕۆیشتم بەشداری بتۆڵەم دەکرد تەمرینم دەکرد کە خێزاندار بووم خێزانم پێکینام واجب لەسەر شانم زیاد بوو کە ئەوەیە هەوڵ بدەم لۆمار و مناڵم و بەڕاستی ڕاضەش لێرە وەرزش لێرە ینی داهاتێکی ئەو هاینیە کە خۆت پێ بژێنی ئەوەیە کە ئەمە کردی تشمان هەر حەز بووە خولیا بووە ئاوات بووە کە لۆمان هەوڵدایە ئەگەنا وەکو داهات هیچ داهاتەشی نەبووە و مەجبوریشین ینی یان ناکرێت دوو پێکەوە یان ئیشەکەی بە قوربانی وەرشی بکەین یا وەشەکەی بە قوربانی ئیشەکەی بکەین ئینسان کە ماڵ و مناڵیشی هەبوو مەجبورە هەموو ئاواتەکانی کەی بە قوربانی ئیشەکەی بکە لەوەی ماڵ و مناڵی بژێ ئێستا چی ئیشەیەکی لە خانەی بە ساڵاتوان داوام دەکەم هەر سەرکەوتوو بە قوربان مناڵەکان تو ئاوسەرت موکاڵ نین ئەوان نا ئاسایی چەند پشت ئەبێ بگەڕێمەوە بۆ یەکێک تری وەکو تۆ دۆزمەوە لە ئایلەکەتانە 6-7 پشت
ئەی باش ئەم بەس شتە ئێستا چۆنە؟ شەیتم ینی دوو کۆڕپی شتکەم هەیە وەکو خۆم ئەها. بەس دەوی ڕاستی دەڕوا هەتا هەفت پشتیش دەڕوا ئەین لە عیلەکەتانە نەنەنکە نەباپیرە هیچیان بۆ جۆرە نەبوون ناوەڵە ئەوانە هیچیان وە نەبووینە نازام کچە پلکەشی داکەمە کچە ئامۆزایەکی داکەمە دوور ینی زۆر دوور هەتا داکەم بامان پرسیاریان لە دکتۆریش کرد ئەی لۆ مناڵەکانی خۆیان وە نەبوون لۆ ئیمە ئەنی دکتۆر دەڵێ هەتا هەفت پشتیش دەڕوا هەتا دەڵێ لەوانەیە منداری خۆم نا مندارم وەی لێ بێتەوە وی ڕاستی و ڕادەکێشیتن و ئەلبۆنیزم جگە لە ناخۆشیەکانی چ شتێکی زۆر خۆشە؟ ئەوەی خۆشەکە جیاوازی و زۆر شتەیە ینی کابرا دێت تەحمل لەگە دەکات تەمەشا دەکە لەو فکری کە ئەو داینایە ئەو هانی ئەتو جیاوازتری ئەتو بەرزتری ئەتو زۆر توانات هەیە ینی ئەو هە لە فکری خۆی داینە نایە و زۆر جاریشە بوو ینی وەکو نمونەش دامان هینایتەوە با بڵێن کەسی ئەوهالا چۆن ریازە دەکا کەسی ئەوها چۆن مۆسیقا لێ دەدا چۆن دەرز دەڵێتەوە ینی ئەو شتانە لە فکری ویدا نەبووە کە چیلۆی ڕوون دەکەیەوە و بەڕسم و بە ڤیددیو بە بەڵگە پیشانی دەدەی زۆر ڕاستەی خۆشە کە ئەو فکری دەکاتۆ تووانی زۆر باشە هیچ قسێکی تر هەیە حەز بکەی خۆدا مەژەی بێ بکەی شتێک ما بێت لە کۆتاییدا بەس ئەوەندە دەڵێم بۆ ئینسانەکان کە تێناگەن فکر بکەنەوە ئەوەی کە لە بەرامبەرتە ئینسانە ئەوەی کە لە بەرامبەرتە مرۆڤە وەکو تۆ ژیان دەکە وەکو تۆ دەژی وەکو تۆ حەز بەبوون دەکا و یەک داواکاریشم ئەوەیە حکوومەت جیاوازتر تەحمل لەگەرەمە بکە لەبەرەوەی هەندە شت هەیە کەمە پێویستمانە هەندە شتەیە لۆمان بگونجێ لۆمان بڕەخسێ